Blasphemie und Gotteslästerung. بارك من خيرك كولا به من بلامشي دكتور سڵاوتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵلقەیەکی نوێی کۆوارەوە هاتوینەتەوە لاتان و هەگبەیەکی پڕ لە بابەتی هوەری و کللتوریمان بۆ ئامادەکردوون بەڵام با لە سەرەتا بزانین ئەم هەفتەیە گرنگترین چالاکیە هوەری و کللتوریەکان چی بوون. لە شاری سلێمانی و لە ڕێوڕسمێکدا ڕۆمانی نەفخ و وێنەی با بڵاوکرایەوە. ئەم ڕۆمانە لەلایەن سەڵاح جەلالەوە نووسراوە و ماوەی 30 ساڵی تەمەنی سەرقاڵی نووسینی بووە. ڕۆمانەکە ناوی ڕۆمانی نەفخ و وێنەکانی باە ماوەی 30 ساڵ من خەریکی ئەم ڕۆمانە بووم. ئەم ڕۆمانە یەک ڕستەیە تاقان لە هەموو عالەمە هیچ کەسێک نەیتوانێت ڕۆمانی یەک ڕستەیی تەواو بکە. جیمیزیویز مەنەلۆژێکی 36 پەڕەیی هەیە، مارکیز لە پاییزی پەتریاکە فەسڵێک و چەندێڕێکی هەیە. من توانیمە دوو ڕۆمانی یەک جملەیی بنووسم. ئەم ڕۆمانە لە سەرەتایی بوونەوە لە پێش بوونەوە ئیشکردنیەتی لە نێوان شەڕی مەلایکەکان و شەیاطینی، شەڕی شەیاطینی و جنی، هەتا دوایی بەهۆی هەموو کارەساتەکانی مێژووەوە هات لە دەیەکە ئەم جەنگە لە نێوان جنی و شەیاطینەکانە ئەکرێت. ئەم جەنگە گەورەیە گوندێک گوالەیەکە سەرەوەی ئەچێتە بنەوەی یەتە سەرەوە، هەموو ئینسانەکانیە بن بە مرۆلە بەنیوە بەشەر، تەنانەت برا ئەکوژێ نایناسێتەوە لەبەرەوەی براکەی مرۆلەیە خۆی ئینسانە. ئەم ڕۆمانە ئیشکردنە لەسەر ئەوە شار و دێیە. توانیومە ئەفسانەیەک دروستکەم لەم ڕۆمانەیە خۆم دروستم کردووە، ئیشم لەسەر ئەفسانەی زوو نەکردووە وەکو ڕۆمانەکانی ئەمریکای لاتین، وەکو یاری کاخەس، وەکو کیمیاگەر، وەکو ئەوانە. من ئەوانەی ئەوەی کە کردومە توانیومە لەو ئەفسانانەیە ئیشکەم کە خۆم دامهێناوە لەم ڕۆمانەیە و ئەم ڕۆمانە بە زمانێکی نوێ نووسراوە لەبەرەوەی پتر لە 200 جار ئەم ڕۆمانەم ڕاکێشاوەتە سەر وەرەقە نووسیمەتەوە. شانۆگەری باڵندەکانی گەرمیان لە سلێمانی و لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد نمایشکرا. ئەم شانۆگەریە لەلایەن مۆفەق عارف لە هۆنیەوە کاری دەرهێنانی بۆ ئەنجام دراوە. ناوەڕۆکی شانۆگەریەکە باس لە نەهامەتیەکانی شنگال و گەرمیان و کچانی ئێزدی دەکات لە سەردەمی داگیرکاریەکانی داعش. ئەمڕۆ پاش ماوەیەکی زۆر لە پرۆڤۆ ڕاهێنان لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکان شانۆی باڵندەکانی گەرمیان پێشکەشەکەین کە نووسینی سابیر نێربەخت و دەرهێنانی من مۆفەق عارف لە هۆنی. دیارە ئەم شانۆیە پێش ئەم کەرنتینە و پێش هەبوونی ئەم ڤایرۆسە نەگریسە ئێمە نیازمان بوو لە 27 سێ بۆ ڕۆژی جیهانی شانۆ نمایشی کەین و پرۆڤی تەواوەتیشمان کرد و ئامادەکاریشمان کرد، بەڵام بۆ ماوەی 6 مانگ وەستاین. دیسانەوە لە سەرەتای مانگینەوە دەستمان پێکردەوە بە گروتینێکی کە و بە گۆڕینی ئەکتەر و بە گۆڕانکاریەک لە نمایشەکە و لە تەنانەت لە چۆنێتی و لە داڕشتنی نمایشەکەشە ماوەیەکی زۆر باش پرۆڤەمان کرد کە ئەم ماوەیە توانم بەڵام جۆدێکی زۆری ئەکتەرەکان و بە هەموو کاستەوە توانیمان کارێکی باش ئامادە بکەین. دکتۆرێک ئەدوێ کە دکتۆرێکی کووردە بەهۆی ئیشەکەیەوە توانێت کۆمەڵی ئیشی باشکار لە پشت ئەوە بەهۆی جیهازێکی بێتەلەوە هەواڵەکان گەیەنە بە شوێنە ڕزگارکراوەکان. لە هەمان کاتیشدا کۆمەڵێک کچی ئێزدی و کچی گەرمیانی و کچی کورد بەهۆی دەلیلەکانی و بەهۆی خەڵکی ترەوە ڕزگارەکە. ئاشکریەکەی یا تۆ من و ماکۆڵەکەمە تەقێنیتەوە یا من تۆش و ئەم شاروەش بۆ ئاڵێ Vieni, per farsi così. دەستی پیساو بەچەکانی پیساو خەریکی چاودێری ناوچەکەم و دکتۆر چه جۆرە چاودێریکردنێک
بەڵکی من خەریکە کەولە بێ من بلام چی دکتۆر من تەنیا ماتۆڕێکم پێیە خۆ بە ماتۆڕێکەوە تەواوی مسلم پێ کۆنتڕۆڵ ناکرێت هەواڵی ژمارە 295 تکای ئاگادار بێ شەنگال لە بارودۆخی چینا لەبارە لایەکی شار لە ژێر چەپۆکی تاریکی ئەوانە ئێستا لە ژماریان کەم بووتەوە بۆیە باشترین دەفەتە بۆی بتوانین شەنگال ڕزگار بکەین بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری لە سیمێل سیمینارێکی بە ناونیشانی دراماتیک لە ڕۆمانەکانی نووسەر باڤێ نازێ بۆ دکتۆر شڤان قاسم ساز کرد. لە سیمینارەکەدا باس لە ڕۆمانەکانی باڤێ نازێ کرا بە تایبەتی لەلایەنی دراماتیکیەوە. بابەتی ئەڤێ سیمینۆرێمە پێشکەش کری بە ناوێ بەرجەستەبوون یانجی بێژن ڕەنگڤەدانە جوورێن ململانە دراماتیکی دە ڕۆمانên باڤێ نازێدا وەک پێ زانن باڤێ نازێ وەکی ڕۆماننویسێکی مەزنێ گەلێمە گەڵێک بەرهەمێت هەژی نویسینە مەژی فەردیت تایبەت ئەف سێ ڕۆمانە توی دیماهیکێدا دیف گۆڕەی دەمێخ و بابەتێک و مەهەل بژارتی ئەم وان ڕۆمانە بینین و ئەو ململانە دراماتیکی یاکو دناوە وان ڕۆمانەدا هەیە ئەم بۆ بەرهەڤبوویان شڕۆڤە بکەین و لەسەر باڤین. یەکەم جۆر دناوە شانۆنامێت بێژین یونانی داهاتە وجودێ ئەف نمونە هەرە بەرچاو شەخمانە جەنابێ هەڵەوە دەرگار بدەن باشا بابەت سەر بێژین جوورێن ململانە دراماتیکی مە شەش هەفت جوورێکی هەین یەکێکە مە ئینۆیە دناوە شڕۆڤەکردنێت خۆدا بۆ نمونە ململانە مرۆڤی دژی مرۆڤی هەیە مرۆڤی دژی خۆب یا دەرونیە مرۆڤ دژی جڤاکی دژی جڤاکی مرۆڤ دژی قەدەرێ مرۆڤ دژی سروشتی و دیسان دڤەکۆلینە نیدا نمونەکە دیتەریانجی بێژن بەشێکی دیتل زێدیەتکەن بێژن مرۆڤ دژی تەکنۆلۆژیایە. ڕێگوپێک و جوانی هاتیە دەبەشترن گلدیف وقتی من ناهاتو چێتی یعنی لە شاری هەولێر کتێبێک لەبارەی ژیان و بەرهەمی هونەری کازم ساهێری گۆرانی بێژی عەرەب بڵاوکرایەوە. ئەم کتێبە لەلایەن ئاکام بایزەوە نووسراوە و ماوەی 9 ساڵی تەمەنی سەرقاڵی کۆکردنەوەی زانیاری بووە لەسەر ئەم هونەرمەندە. ئەوەی کە وای کرد ئەو بیرۆکەم لە لاگەڵاڵە بێ خۆشەویستی بەپیان طبعاً بۆ کازم بۆ وای کرد کە دەست بە نووسینی کتێبەکەم ئەم بیرۆکەش بەڕاستی لە ساڵی 2011ەوە بە تاوی لە ناخمدا سەری هەڵدا و دەستم بە نووسینەوەی کرد لە 2020 کۆتایی پێهێنا واتە بە ماوەی 9 ساڵ کارم لەسەر ئەم پەرتوکە کردووە. ناوەڕۆکەکەی خۆی پوختەیەک ئەگەر پوختێک لەبارەی پەتوکە خەمەڕۆ لە 5 بەشی سەرەکی پێکهاتووە. بەش یەکەمیان تایبەتە بە ژیانی تایبەتی، بەشی دومیشیان تایبەتە بە ژیانی هونەری و گۆرانیەکانی، بەشی سێم بە موزیکەکەی، بەشی چوارەمیش کازم و کورد تەمەنێک لە ئاشنایەتی بە کاتی خۆی کازم بۆ ماوەی نزیکی 2 ساڵ لە گوندی گیرویش سەر بە شارۆچکەی ئاکرێ مامۆستا بووە لە قوتابخانەیەک لەو گوندەدا. بەشی پێنجەمیش لە 4 تەوەری سەرەکی پێکاتەوە. تەوەری یەکەم هەستی نیشتیمانی کازمە، تەوەری دووەمیشان جەماوەرەکەی کازمە کە بەناوی سوپاکی کازم دامڕۆشتووە، تەوەری سێمیشان پێکاتوە لە خۆشەویستی منداڵ و ڕنگدانە ئەفرەد لە گۆرانەکانی کازمدا. دوایین تەوەریش لە بەشی پێنجەمدا پێکاتوە لە بۆچین هونەرمەندانی جیهانی و عەرەبی سەفارەت بە کازم. هونەرمەندێکی شێوەکار لە ڕێگەی تابلۆ ڕەنگا و ڕەنگەکانیەوە سروشتی کوردستان دروست دەکاتەوە.
مسلیم ئەحمەد خەڵکی زاخۆی و توانیوێتی بەهرەی هونەری وێنەکێشان بخاتە خزمەتی سروشتە جوانەکەی کوردستان. ئەو هەر لە منداڵیەوە سەرقاڵی وێنەکێشانی پردی دەلالی زاخۆ بووە. هەر کاتێک لە زێدی باو با پیرانی دوور بوو بێت لە ڕێگەی تابلۆکانیەوە یادی کردوێتەوە. وەک دەست پێکا من ئەس هونەرمەندێک ساڵە 76 ئەم نەفیکرین جنوبی ئەسنگێ پۆلا دوێ سەرەتایی بین مچ کرد مبقەلەمی و گەلە جارامت ئینا من پرادەلال چێت کرد من گەلیە زاخۆ چێت کرد خیالی خۆدا یعنی حەچکو ئەس نەلوێ درکێ ئەلباژێرە خۆی زاخۆ دیرینامەش زاخۆ وەلمکرد ئەس حەش هونەری بکەم و کردستانی بتم و باجیر خواه چواد خیال خواه ده از وینکم. ویدر که ما منو یگله کارت جوان پیک وکرن. پشتی هنگی اسات من باجیر میسل و ملوی در که دست پیک دیسا دست پیکا من ناف عرب آبی و من دست بکاری خواه کرو اسی یکیش قطابیت هر باشد پیمانگه هی بیم و حتانو کشی وکو ما بسمه که دینه و 3 سال متخرج کردیم. از چین بیشم تابلوک یان شانوگریک یان استرانک صداقه پتری هیچ آخفتنا سیاسیه کی. یعنی هر روشن بیرون ملتاش چه دیتا دست پی کردی؟ اش هنریه، اش ورزشه، هنرمند اگر اکادمی بتن اوی وکی هر ستران بیشه که استایلک خواهی هی اف هنرمندی اکادمی استایلکی هی یعنی تو دی راستن دی بیشه و هویاویه بیناوی سر بدی بیشه و فلان هنرمنده سالا 78 من دست بتابلو اکری یعنی من تابلوی چی کرین یعنی هند مشهور کردن نظام حتی ما چند تابلو چی کرینه و بجداریت من مقلق بجداریت كنت سر مستوى عراقي ده من قلق دست كفتيت بس خابلينوين بشتي هنجي انتفاضات شيبي ما هنرمند زاخو مكوم كرن وافشي وكارتها ما پیشانگه وکرن و حتی نوکشی ام بردوام چوار بەسەرهاتی کوردی دەبێتە شانۆگەریەک بەناوی لەگەڵ مای و نیچە کە دوو نووسەر و فەیلسوفی ئەڵمانی لە دوو پەرتووکی جیاوازدا باسییان کردووە. پەرتووکەکەی مای بەناوی لە کوردستانێکی درڕندەدایە و پەرتووکەکەی نیچە بەناوی زەردەشت بەو شێوەیە دووە. شانۆگەریەکە لەلایەن میرزا ڕەسوڵ و وەجیهە سەعید و دوو ئەڵمانی داڕێژراوەتەوە. بە زمانی کوردی و ئەڵمانی نمایشکراوە و ڕووداوەکانی بە پێی سەردەم کۆڕاون. The German writer and philosopher. Ji vi navê proje Nexus şerê dibêjin ev aslında di sala gobê proje çê dikin ev şanoya Almana û şanoya Kurd têne ba hevdû tiştekî pir bi tiştekî pir balkêş adin tiştekî jî pir baş e ji ber got normal di dünyaya da Avrupa'da hemû tişt Alman Türk Fransî Alman Fransî nizam çi Fransî Türk lê ev careke emin ev şano ev tiyatroya va hevala bi rastî Kurd û Alman yani lîstvanê Kurd û ya Alman têne ba hevdû.
من رج بۆ منژی شانازیەکێک و ئەس دوێ پرۆژێدە جی دەگرم یەک ji تەماشەوانان هات و ji min re got herçendî ez bi Kurdî qet nizanim lêbelê bi şêweyê axaftina te û bi atmosferê bi deng min hez kir mîna ku ez Kurdî bizanibim. Die Rollen sind ja teilweise auch ein bisschen Karikaturen letzten Endes auch in manchen Stücken. هەوڵماندا هەندێک جار شێت بە دیمەنی کاریکاتێریشی بکەینەوە چونکە بابەتەکان زۆر جدین و گرنگن. هەوڵمدا خۆم لەگەڵ ڕەنگەکانی نووسین بگونجێنم. Ez projeyê efsaneyê Kurd bû. Dibin çêkirina azadiyê de هەر چارلیستک مە هەموو دو لیسبانەی ئاڵمان و دیە کورد ئەم هەموو لیسکان دەپەڕێت لەیستن ینی ئەم بە کوردیا خۆ لەیستنە و بە ئەڵمانیا خۆ لەیستن جان ئەمە هەڤۆکنە ئەڵمانی و هەڤۆکنە کوردی چتە ناودا Also schwierige Punkte sind قورسترین خاڵی شانۆگەریەکە بابەتەکە بە دوو زمان بوو. تاکە چارە دەبوو تێکستی شانۆگەریەکەمان بەدەستەوە بێت. چونکە لە کوردی تێناگەم بۆیە دەبوو خۆم باش پەروەردە بکەم. فێری چەند ڕستەیەکی کوردی بم و بزانم چی دەوترێت. کەی من دەست بە قسە بکەم. وەکو ئەوە نییە بە یەک زمان قسە بکرێت. مەبەستم ئەوەیە. دەبێت زۆر باش بە وردی گوێ لە یەکتر بگرین و تا باش خۆمان لەگەڵ یەکتر بگونجێنین. لێبەلێ نیچە ژی و کارل مای ژی هەر تێکیلێکەوانە لەگەڵ کوردان هەیە هەردوو بە ئاوایەکی هەنگوڤینە کولترا کوردی ژلۆمە ئەس دەبێم ئەو مێنا پرەکێنە دناوبەرە ئەڵمان و کورداندا لەم سەردەمی کۆرۆنایە و لە کاتی کەرەنتینە زۆر کەس توانی سوود لە دانیشتن لە ماڵەوە وەربگرێت. ڕاهێن حەمیدی تەمەن 15 ساڵ قوتابی پۆلی 11 دواناوەندی ڕۆزاکی ئینگلیزی تێکەڵاوە. توانیوەتی سوود لە کاتی کەرەنتینە وەربگرێت و لەو ماوەیەدا کتێبێک بە ناوی دارک فۆنێکس بنووسێت و بڵاو بکرێتەوە. سەرەڕای تەمەنی ئەو لە هەوڵدان ناوەستێت و ئێستا سەرقاڵی نووسینی کتێبێکی دیکەشە. پێشتر حەزم لە کتاب نووسین هەبوو بەس کاتم نەبوو لەبەر زۆر شتی بەس کە کەرەنتین هات ئەو کۆرۆنا وەختی زۆر پێدام دەستم پێ کرد. دایک و باوکم زۆر پشتیان گرتم بۆ نووسینی کتابەکە کە ئێستاش چاپیان کردبووم و لە نەوەت لاپەڕە پێک دێتن کە زیاتر هانیدام بۆ ئەوەی کە کتابی نوێ دروستکەم. دیزایانی بەرگەکە هەر لە لای خۆمەوە دروستکراوە کە لە پشتەوەش باسی دەکاتن. کتێبەکە ناوی دارک فینیکسە لەسەر باس لەسەر تیمێک دەکا کە سوپەر پاوەریان هەیە کە دەچن بۆ سپەیس یان بۆشای ئاسمان بۆ وێرەزگاری چەند ئاسمانەوان بکەن بەس تووشی کێشە دەبن کە هێزێکی نادیار دەچیتە ناو قەڵبی یەکێک لە تیمەکان و شتی نامۆ ڕوودەداتن بەس کە دەگەڕێنەوە سەر زەوی چەند بوونەوەرێکی ئاسمانی دوایان دادڕۆن بۆ ئەوەی هێزەکە بخۆیان ببەن و دنیای نوێ دروستکەن لەبەرەوەی هێزەکە بێکۆتاییە.
هۆکاری ئەوەی کە بە ئینگلیزی نووسیم کتابەکەی ئەوەیە کە لە منداڵیەوە هەر بە ئینگلیزی خوێندیتمە لە قوتابخانەی چەند ئینگلیزیەک سیستەمی ئینگلیزی و پێویستە گەنجی کوردیش هەموو ئینگلیزی باشتر فێر بن بۆی ئیسیفادەی هەیە زۆر. ئێستاش کار لەسەر کتێبی دووەم دەکەم کە ئێستا خەریکی نووسینەوەمە باز لە فیزیای دەکا یاسای فیزیایی و سپیس و بۆشای ئاسمان کە ژیان لە دەرەوەی یونیڤرسی خۆمان ببینینەوە و لەسەر کوڕێکی 18 ساڵیە کە یاسایەکەی دەبینیتەوە. بەرناسۆ دەڵێت خەیاڵ سەرەتای داهێنانە، تۆ خەیاڵ دەکەیت بۆ ئەو شتانەی بەدەستی دەهێنیت و ئارەزوت لەو شتە دەبێت کە خەیاڵی پێوە دەکەیت، لە کۆتایی خەیاڵەکەت دەهێنیتە دی و دروستی دەکەیت. بەو هیوایی لە هەوڵدان بۆ بەدیهێنانی خەیاڵەکانتان نەوەستن، هەر بمێنن بە خێر و خۆشی.